جارێکی تر خوێنی ڕۆڵەی کورد لەسەر شەقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕژا. دەگوترێت ئەمانە دانیشتووی شاری مەلەکشای سەر بە پارێزگای ئیلامن کە هاوشێوەی شارەکانی ئێران دژیگرانی و بێکاری هاواریان لێ هەڵساوە و هاتوونەتە سەر شەقام. خۆپیشاندانەکان هەفتەیەک لەمەوبەر و لە ناو جەرگەی تارانەوە سەریان هەڵدا. دواتر پەرەی سند و چەند ڕۆژێکیشە ناوچە کوردیەکان لەوانش کرمانشا و ئیلامی گرتووەتەوە. هەر جارێک لە ئێران و بە تایبەتیش لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەنگی ناڕزایەتی بەرز دەبێتەوە بەگولە وەڵامی خۆپیشاندران دەدرێتەوە. هەرچەندە ئامارێکی فەرمی لەسەر ژمارەی کوژرا و بریندارەکان لەبەردەست نییە، بەڵام سەرچاوە خۆجیەکانی ڕۆژهەڵات ئاماژە بەوە دەکەن کە تەنیا لە شاری مەلەکشە کوژرانی 4 کەس پشتڕاست بووەتەوە و ژمارەیەکی دیکەش بریندار بوون و بەدەیان کەسیش ڕاپێچی زیندانەکان کراون. وەک هەمیشە دەسەڵاتدارانی ئێران خۆپیشاندەران بە ئاژاوە گێڕنەوە دەبن و دەڵێن ئامادەن گوێ لە داواکاری خەڵکی ناڕازی بگرن، بەڵام ئەمانە تێک دەرن و دەبێت بێدەنگ بکرێن.